چم بقش قلي قاف چی شو لما دانش بی نستوى إخراج عادل ناصر باوكم بالرحمة أو تاقوزي كحكيم بلام بوني كحكيم لبال خباتي تشداريا منتان زیاد سپاسی و رزانکم کم برنامه پیکناو سجان برز کدومتوا منی همیشه وکو خون بالینم ما رگی کدایتی و همیشه اولی خدمت کردن بهم شلاته تمنم باقی بیتاد و هناسم درجه وارد نسینا هنوم وارد خنوانا هنوم با خدمتی گلون اجتماعی کم دیوان الشعری تاع کوکردنوی الشاعر کونکان نکته بیتاع پێشمەرگی مێژووی هەڵاجان چاپ کردووە کۆمەڵ لێکۆڵینەوە و چیرۆک و پەخشان و ئەوانە ژمارەی ئامادە کردووە لەباری ڕۆژنامەگەریشەوە کتێبم هەیە ئەوانە وای کردووە ژمارەی کتێبەکانم گەشتێت 32 دیانە هەشتیشم ئامادەی چاپە کتێبخانەی کوردیەوەنە دەوڵەمەند نەبووە کو ئێستاکە بەڵام ئێمە بە هەر چنگەکە ڕێیەک بێ شتمان پیا کرد ئەمان خوێندەوە سوودمان لێ وەرەگرت و کادیرەکانیشمان زۆر ڕێنیێنیانە کردین و قسەی جوانیان بۆ کردین بە دوای کنەوە پشکنینکردن بۆ هەموو ئەو دەستنووسانەی کە پێویست مێژووی ژیانی کورد دەکات بۆیە بە پێویستمانزانی ئەم دیدارە ڕێکبخەین بۆ ئەوەی بە زیندوی ڕێز و قەدری نووسەر و ناودارەکانمان بگرین وەکو ڕۆشنبیر وەکو مێژوونووس وەکو شاعیر وەکو شانۆکار وەکو پێشمەرگە و خەباتگەر بەڕاستی شایستەی خۆیەتی چونکە کاک حەکیم کاتێکی زۆر و باشی خۆی تەرخان کردووە بۆ خزمەتی بواری ئەدەبی و خزمەت لە بواری مێژوو و ڕۆشنبیری لەبەر ئەوە ئەو کاتانەی خۆیتی وەکو پێشمەرگەیەکیش پێویست ئەوەیە کە تەقدیر بکرێ و خەڵقیش ئەبێ بزانێت کاک حەکیمی مە لە ساڵە چ دەورێکی هەبووە بە خزمەت بە گەلووی کوردستان بەگشتی و هەڵەبجە و ناوچەی هەورامان و شارە زور کە لەم ناوچە ژیاوە خزمەتێکی ئەدەبیاتی زۆر گەورەی کردووە و شتی زۆر لە مێژووی شاعیرەکان کە زۆر مبهم بووە نەزانراوە کاک حەکیم توانیوێتی بێنێتە کایە و بەگوێی خەڵقانە بیسەپێنێ و بیسەپێنێ بەگوێی خەڵقان و کتێبێکی زۆر زۆریشی بڵێن پێکێناوە و ئێستا لە خزمەتی هەموو خوێنەرانە کاک حەکیم شایستەی ئەوەیە کە ڕێزی زۆری لێ بدرێ ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر بە گەورەی سەیری ئەم خزمەتە کات ژمارەیەک لەو شاعیرانەی خستە ڕوو پێویست ناکا من لەبەر کەمی لە پاش ڕاپەڕین کە حەکیمێکێک بوو لە ئەندامانی دەستەی نووسەرانی گۆڤاری کاروان